کێشە و دۆخی پەنابەرانمان لە وڵاتی لێتوانیە. ئەمان ئەزانین کە خەڵکی ئێمە یان پەنابەری ئێمە لە وڵاتی لێتوانێ ماوەیە کە گیری خواردووە و وەکو پێویست پێداویستی ژیانی بۆ دابین نەکراوە. دیارە ئەمە بۆ خۆی هەم بوعدێکی سیاسی هەیە و هەمیش بوعدێکی یاسایی هەیە. لە بوعدە سیاسەکەی تێدەگەین لەو ئاڵۆزیانەی نێوان وڵاتی بێلاڕۆسیا و وڵاتی لێتوانیا کە لێتوانی ئەندامێکە لە یەکێتی ئەوڕۆپا بە هیچ جۆرێک حکومەتی لێتوانیا ئامادە نییە مافی پەنابەرێتی بدات بە خەڵکی ئێمە، هەروەها ئامادەش نییە سنوورەکان واڵاکە لەوێ بچێتە بۆ وڵاتی بۆ نمونە دەنیمارک یا سوید یا ئەڵمانیا ئەو وڵاتانەی کە نێزیکن. بەداخەوە خەڵکانی هەرێمی کوردستان لەبەر هەرو کارێک بوون کە ڕوو لە دەرەوە دەکەن. حکوومەتی هەرێمی کوردستان ناتوانێت ڕێگری لە خەڵک بکە سەفەری دەرەوە وەکو یەک لە مافە بنەماکانی مافی مرۆڤ ئەوەیە کە خەڵک بتوانێت بە حڕیەتی خۆی بە ئارەزوی خۆی حرەکەت بکات. بەڵام بەداخەوە پێدەچیتن کە شەبکاتی مافیا دروست بووە، شەبکاتی تجارەتکردن بە مرۆڤ دروست بووە، چاوانێک کە لە خودی هەرێمی کوردستان لە قوپۆکیانەیە یاخود ئەوانەی شەبکەی فراوانتر و نێودەوڵەتینە تجارەت بە مرۆڤ دەکەن و خەڵکانێکیش هەیە کە ماڵ و سەرەتی خۆی فرۆشتیە بۆی کە ڕوو لە هەندەران بکات بە هەر هۆکارێک بیتن. بەڵام بەو دواییە کە بەڕێز سەرۆکی لیژنە ئاماژەی پێدا ئەو کێشە سیاسی نێوان بێلۆڕوسیا و یەکێتی ئەوروپا وای کردیە کە دەرگای خۆی واڵا بکاتن وەکو ئینتیقامێک لە وڵاتانی یەکێتی ئەوروپا.